بایکۆتکردن لێرە لە ڕۆژی ئەوە دووەم ڕۆژە مامۆستایەکانی قوتابخانەکەمان دەوام ناکەن بەهۆی دواکەوتنی موچە و هەروەها نەدانی شایسەداراییەکان بەوانە بێژان و ئەو مافانەی کە لەسەر حکوومەتە نایدا بە موچەخۆران و بە فەرمانبەران لەبەر ئەوەی ئێمە ئەرچی خۆمان جێبەجێکەین هەموو فەرمانبەرێکی حکومی ئەرچی خۆی جێبەجێ کە بەرامبەر ئەرک دەبی مافیشت پێ بدرێ لەبەرەوەی مافەکانیان پێ نەدراوە تاکو ئێستا و چەندین ساڵە بەردەوام بەداخەوە پرۆسەی خوێندن پرۆسەی پەروەردە و فێرکردن بەرەو پاشەکشە ئەکا بەهۆی ئەو بایکۆتکردنەوە لەبەرەوەی قوتابیان لە خوێندندا ئەبڕێن لە وڵاتەی دکتۆر دەرنەچوو مامۆستا دەرنەچوو شتی باش دەرنەچوو ئەلێن وڵاتمانەوە هاو تەڵەبەمان خراپە ناخوێنن نازانم چ نارێن ئەمە مەعاشمان نەدایتە مامۆستایەکان بتوان دەرسی بە تەڵەبەکان برێن داواکارم کە زوو مەعاشی مامۆستاکان بدرێ و بینە ئەمە بە پاشکەوین نە مامۆستاکان حەقیان بخورێ و نە تەڵەبە حەقیان بخورێ وەڵای کاکە ڕۆژێ ئەمە دەین دوو دەرسانە خوێن بە قورئان دوو دەرسیش ناوش مامۆستا خۆ بەخشە کاکەوە حکومەتە مەعاشی نادا بە قورئان مەعاشی نادات ئەو مامۆستا ماروێرانە بە قورئان فەقیرن بەخوای ئێمە چەندە 350,000 برا بەخوای 350 بیان دەنێ حکومەت کاکە بۆ چیەوە ئەو فەقیرانە ساو زادەی مردن هەندی ڕاوەستن کاکە بایکۆتکەن وەڵا ڕۆژێ دەین دەرسەکە دوو دەرسە مردینەوە هەر بێن لۆ دوو دەرسان بینە چما خەرە دا کاکە و مەعاشەی بن خێرەوەگە